ئەمڕۆ ڕۆژی دەیدە لە جیهانە دەستنیشان کراوەکو ڕۆژی تەندروستی دەرونی جیهانی. ئێمەش وەکو سنتەری تەندروستی دەرونی تۆرزامدار لە ئەمڕۆیە پێمان خۆش بوو کە ئەم دوو یادە پێکەوە کۆبکەینەوە، هەم وەکو یادکردنەوەیەک بۆنەیەک بۆ ڕۆژی تەندروستی دەرونی جیهانی، هەمیش وەکو یادێک بۆ کردنەوەی سنتەرەکەمان وەکو سنتەرێکی پیشەیی تایبەتمەند بۆ خزمەتگوزاری تەندروستی دەرونی و پاڵپشتی کۆمەڵایەتی. طبعاً ئەم سنتەرە لە ئێستادا لە ڕاستیە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بریتە لەوەی کە بە ستانداردێکی نێودەوڵەتی کۆمەڵێک کەسی خاوەن بڕوانامە و پسپۆڕی لە بواری تەندروستی دەرونی و خزمەتگوزاری دەرونیە پێکەوە هەمومان وەکو تیمە کارەکەین لەسەر بنەمای ئەو مۆدێلە چارەسەریە پزیشکیە دەرونیانی کە لە ئێستا لە دنیادا بەکارهێنرێ کە ئەویش بریتیە لە گرێدانی هەر سێ جۆر لە چارەسەرکردنەکە، هەم چارەسەری پزیشکی و هەمی چارەسەری دەرونی و هەمی چارەسەری کۆمەڵایەتی، چونکە پێمان وایە کە هەموو تەنگژەیەکی دەرونی ئەم سێ لێکەوتوو ئەم سێ دەرەنجامەی هەیە.